خۆشەویستەکانم ئەبوو موسای ئەشعەری ئەیگەڕێتەوە بۆمان ئەفەرمێ ڕۆژێکیان ویستم بێمە خزمەتی پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم دوو کەس لە خزمانم لە دۆستەکانم داوایان لێ کردم کە بیان هێنمە خزمەتی پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم یعنی لەگەڵ ما بێن بۆ لای پێغەمبەری خوا ئەڵێ کە هێنایانم داوایان لە پێغەمبەر کرد صلی الله عليه وسلم کەوا بەرپرسیارەتیان پێ بدە يعني بيان كابا كاربدست لسر شوينه جاء في غمري خوا صلى الله عليه وسلم فرموي يما ام كارانا يعني كاري مسلمان وظيفه برپرسيارتي نادين بكسانيه كداواي بكن وحزي لي بكن چونك زور جار او كساني كداواي برپرسيارتي كان بطبيعه تماحي كان هي ئەگینا بەرپرسیارەتی باقورسیە ئینسانێک ئەگەر تەماحی نەبێت ڕاستیەکەی نایەوێ ئینسانێک ئەگەر تەماحی نەوێ نایەوێ وە هەر کەسێ داوای بکە پێی نادرێ ولا حەدیثی ترش هاتووە ئەبوو ذەڕ ڕۆژێکیان داوای لە پێغەمبەر کرد صلی الله عليه وسلم کەوا پێغەمبەری خوا بیخاتە سەر کارێک لەو کارانەی کە سەحابەکانی ترە خاتە سەری پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم فەرمووی ئەبوو ذەڕ إنها أمانة وإنها يوم القيامة ندامة أم إيشانا أم برپرسياريتانا أمانته ولا الرجي قيامتي شابة شيماني وندامته أقر بحقي خوي ورد نقرد به وحقي خوي ندا به بويا زور جار أو كساني كداواي أكن خوان داواي أكن خواهی داتا دستی خویان پیغمبر فرموی صلی الله علیه وسلم بلام اوانی که بزور ادریت سریعنا خویان حزی لنا کن ادریت سریعنا او خواهی گوره خوی ارمتیانه ده لبره برپرسیارەتی خۆشەویستەکانم شتێکی باش نییە بەرپرسیارەتی شتێکی باش نییە و ئەبێ ئینسانی مسلمانی ڕاستەقینە حتا بۆ یەکرێ خۆی لێ بە دوور بگرێ بەڵام بەداخەوە ئەمڕۆ مسلمانان حەزیان بە بەرپرسیارەتیە و داواشیەکەن و هەڵپەشی بۆ ئەکەن و بگرە زۆرێک هەیە بەڕاستی ڕەشوەش ئەدا بەرتیلیش ئەدا بۆی بەرپرسیارەتێکی دەستکەوێت بەداخەوە ئەمە طبعا پێچەوانەی نەسیحەت و ئامۆژگارەکانی پێغەمبەری خوایە صلی الله عليه وسلم